بینەرانی بەڕێزم کاتتان باش سڵاوی بەرخودانی ئافرینتان لێبێ لە بەرنمەیەکی تایبەت بە ئافرین و بەرخودانە بەشکۆکەی بەرخودانی سەردەم لە خزمەتی ئەوەی بەڕێزدان هەڵبەتە ئەم شەو لەم بەرنامەدا وێڕایەوەی کە دوایین هەواڵ و زانیاری سەبارەت بە بەرخودانی ئافرین و هێرشەکانی ڕژێمی تورک و شکستانەی کە لەوێ ڕوبەڕووی دەبنەوە بۆ ئێوەی بەڕێز دەگوازینەوە هاوکات شرۆڤەی دەڕۆژی بەرخودانەکە دەکەین کە دەڕۆژی تێپەڕاندووە بەرەو 11مین شەو و ڕۆژی دەڕوا بزانین چ پێژات و دەرەنجامێکی لێکەوتوتەوە هەڵبەتە هەر لەم بەرنامەشدا سەرنج ڕادەکێشینە سەر کۆبوونەوەی سوچی کە ئەمڕۆ لە رووسیا بەڕێوە چوو هەڵبەتە بەبێ خۆ بەڕێوەبەری دیموکراتی باکووری سووریا و ڕۆژاوای کوردستان هەروە ئەمریکا و فەڕەنسا بەشێکی زۆر لە بەناو ئۆپۆزیسیۆنی سووریاش ڕایان گەیاندۆ کە تێیدا بەشدار نابن بۆ ئەوەی کە گفتوگۆ لەسەرم ژارانە بکەین کە ئاماژەم پێدان لێرە لە ستۆدیۆ میوانداریمان کردووە لە زۆر بەڕێز ڕەنجدەر گراوی چالاکوان هەڵبەتە سیاسی و مەدەنی زۆر بەخێر بێن لە مۆسکۆشەوە لە ڕێگەی سکایپەوە بەڕێز ئەردەڵان لەتی ڤەندامی ژووری پەیوەندیەکانی گۆڕان لەگەڵماندا بەشدار دەبێ سەرەتا بە ناوی خۆمانیەوەشەوە هەم بە خێراتنی بەڕێز ئەردەڵان دەکەین و هەم بەڕێز گراوی زۆر بەخێر بن دووبارە سپاس دەکەم بەڕێز گراوی بە دۆسیەیەک دەست پێ بکەن هەندێک زانیاری هەواڵ لەسەر دەهەمین ڕۆژی بەرخودانی ئافرین هەن پاشان دێمەوە گفتوگۆ دەکەین لەگەڵ بەڕێزتدا. بەڵێ بینەرانی بەڕێز بەرخودانی سەردەم لە ئافرین دژ بە هێزە داگیرکەرەکانی ڕژێمی تورک و تاقمەچەتەکانی ئەو ڕژێمە دەڕۆژی پڕ کردوێتەوە ئەڵبەتە سەرکەوتوانە پڕی کردوێتەوە ئەمڕۆژ لە زەمین و ئاسمانەوە هێرشوو بۆردومانەکانی سەر ئافرین بەردەوام بوون گەل و شەڕوانان بە بەرخودانی بەشکۆ و کەموێنەیان ڕوبەڕوویان بوونەتەوە. لە هەرێمی ئافرین کە هەردوو کانتۆنی شەهبا و ئافرین لەخۆ دەگرێت ئەوە دەڕۆژە گەل و شەڕوانانی هێزەکانی سووریای دیموکراتی لە گەورەترین و بەشکۆترین بەرخودانی سەردەمدان دژ بە هێزە داگیرکەرەکانی ڕژێمی تورک و دەیان لەو تاقمەچەتانەی کە لەلایەنەوە ڕژێمەوە پڕچە کراون. لە ماوەی ئەم دەڕۆژەدا بە تایبەتی سەربازانی دەوڵەتی تورک و چەتەگرێدراوەکانی چەک و تەکنیکی پێشکەوتوی ئەم ڕۆژگارە نەماوە دژ بە گەل و خاکی ئافرین بەکاری نەهێنن. بەڵام وێڕای بە گەرخستنی هەموو توانەکانیشیان لە شکست و کوشتنی هاوڵاتیانی مەدەنی و وێرانکردنی مڵکوماڵیان زیاتر پێشکەوتنێکیان لەسەر جەمبەرەکانی شەڕدا نەبووە. ڕژێمی تورکیش بۆی شکستەکانی بشارێتەوە شەو و ڕۆژ پەیتا پەیدا لە ئاسمان و زەویەوە بێ سەروبەر بە فڕۆکەی جەنگی و تانک و تۆپ بۆردومانی هەرێمەکە دەکات. تەنها دوێنێ و ئەمڕۆ 8 وڵاتی مەدەنی بەهۆی بۆردومانەکانەوە شەهید بوون 4 دیکەش بریندار بوون. ئەمە و ناوەندی ڕاگەاندنی هێزەکانی سووریای دیموکراتی هەسەدا ڕایگەاندووە ئەمڕۆ لە ناوچەی بلبلەی ئافرین هێزەکانیان فڕۆکەیەکی جۆری درۆنی ئەرتەشی تورکیان خستۆتە خوارەوە. هەسەدا ئاشکراشی کردووە هەر ئەمڕۆ لە نزیک گوندی مەرنازەی سەر بە ناوچەی شێرای ئافرین شەڕوانان توانیویانە تانکێکی دیکەی سوپای داگیرکەری تورک تێک بشکێنن. هەسەدە ڕایگەاندووە ئەوان دیمەنی تێکشکاندنی تانکەکەی سوپای تورکیان تۆمار کردووە بە زوویی بڵاوی دەکەنەوە. فەرماندارەتی گشتی هەسەدەش سەبارەت بە بانگەشەکانی سوپای داگیرکەری تورک کە باز لە داگیرکردنی گردی قەستەلجەندۆ دەکەن ڕایگەاندووە ئەو شوێنە لەژێر کۆنتترۆڵی ئێمەدایە و ئەو هەواڵانەی کە مەدیاکانی سەر بە دەوڵەتی تورک بڵاوی دەکەنەوە دوورن لە ڕاستیەوە. هەسەدا ئاشکرای کردووە ڕاستی بابەتەکە ئەوەیە سەدان سەربازی ئەرتەشی تورک و سەدان چەکداری تاقمەچەتەکان وەک بەرەی نووسرە و ئەلقاعیدە پاژەوەی هەموو جۆرە چەکێکی گران و قەدەغەکرا و دەیان فڕۆکەی شەڕکەر و هەلیکۆپتەری کۆبرایان بەکارێنا توانی بوویان بکەونە بەشێک لەو گردە. بەڵام هێزەکانمان هەرزوو پاشەکشیان پێکردن و ژمارەیەکی زۆر لە سەربازانی تورکیا و چەتەکانی بەرەی نووسرە کوژراون و بریندار بوون. گەلەکەشمان دڵنیا دەکەینەوە کە گردی قەستەلجەندۆهی ئێمەیە و بۆ گەلی ئێمەش دەمێنێتەوە هێزەکانمان لەوێ ئەفسانە دەخڵقێنن. لەلایەکی دیکەوە بەڕێوەبەرایەتی نەخۆشخانەی ئافرینی شاری ئافرین ئاشکرای کردووە کە پێدەچێت ئەرتەشی تورکە و چەکانەی لەلایەن نەتەوەیەگرتوەکانەوە قەدەغە کراون لە دژی هاوڵاتیانی مەدەنی ئافرین بەکاری هێنابن و ئاشکراشی کردووە برینی هەندێک لە هاوڵاتیان لە شارۆچکەی ڕاجۆ نێردراونەتە نەخۆشخانەی ئافرین نیشانی دەدا کە هێزەکانی دەوڵەتی تورک چەکی قەدەغەکراویان بەکار هێناوە چونکە لەسەر جەستەی زۆربەی بریندارەکان ئاسەواری سوتاوی نائاسایی هەیە.
دێنەوە خزمەتی میوانی بەڕێزی بەرنامە ڕەنجدەر گراوی چالاکی سیاسی کاک ڕەنجدەر ڕژێمی تورک لە ماوەی ڕۆژەدا ئەوەی پێی کراوە درێخی نەکردو بەدەر لەوە ژێڕایەوەی کە دووچاری شکست بووە ئێستا پەنای بردووەتە بەر بەکارێنانی چەکی قەدەغەکرا و هەروەها بە شێوازێک لە شێوازەکان ئەو چەکانەی کە نابێ بەرامبەر بە خەڵکی مەدەنی بەکاربێن بەکاریان دێنێ بەگشتی ئەگەر دەستپێکیش پەیامێک شتێکت هەبێ لەسەر بەرخۆدانی ئافرین بفەرمونون و وەڵامی ئەم پرسیارەیە مەش بدەیتەوە. لەسەرەتادا سڵاو لە بەرخودانی ئافرین لێرەوە سەری ڕێز و نەوازش بۆ هەموو شەڕوانانی کورد لە ڕۆژئاوای کوردستان و لە شاری ئافرین بە تایبەت دەنێرین و پێیان دەڵێن ئەوەی ئێوە دەیکەن ئەوە نوێنەرایەتی ڕاستەقینەی گەلی کووردە لە باشووری لە ڕۆژئاوای کوردستان. سەبارەت بە وەڵامی پرسیارەکەت کاگەندرێن ئەگەر کەمێک بگەڕێنەوە دواتر دەبینین ڕژێمی تورک لە دوای سەرهەڵدانەکانی بەهاری عەرەبیەوە هەمیشە بە چاوێک سەیری ڕۆژئاوای کوردستان و یاخود سووریای دەکرد وەکو شوێنێک کە دەتوانێت دیمۆگرافیای ناوچەکە بە ئارەزووی خۆی بیگۆڕێت و ئەو کەسانە بێنێتە پێشەوە کە خۆی دەوێتن. بەڵام ئەگەر تەمەشا بکەین ئێستا هەموو ئەوانەی لە ڕابردوو کردی یعنی سەرەتا لە ڕێگای هێزە ئۆپۆزیسیۆنەکانی سووریاوە دواتر لە ڕێگای ئەلقاعیدەوە لە ڕێگای داعشەوە دواتر لە ڕێگای بەرەی نەسرەوە کە لقێکی ئەلقاعیدەیە لە سووریا هەموو ئەو هەوڵانەیدا بەڵام ئەو هەوڵانەی سەرکەوتوو نەبوو دواتر هاوشان بۆ هەوڵانەشی هەوڵە نێودەوڵەتیەکانیشی هەموو چر کردبەوە بۆی بتوانێت هەیمەنەی خۆی لە سووریای نوێ دروست بکاتن بەڵام بەداخەوە هیچ شتێکی بەدەست نەهێناوە تاوەکو ئێستاواتە بە کورتەکەی شکستی هێناوە ئەمە بەشێکیانە. ئەگەر تەمەشای ناوەخۆی تورکیا بکەین لەوەتەی ئەردۆغان دەستی بەسەر هەموو دام و دەستگاکانی وڵاتی تورکیا گرتەوە بە تایبەت سوپای تورکیاوە ئەو گۆڕانکاریانەی لە ڕابردوو کردی کۆمەڵێک کەسی سەر بە پارتەکەی خۆی هێنا پێشەوە هەموو ئەوانە دەرفەتێکی بۆ قۆستۆتەوە بۆی بە ڕاستەوخۆیی هەموو تواناکانی خۆی بەسەر سوپای تورکیادا بچەسپێنێت و لە بەرامبەر ئەوەشدا بۆی دەرچەیەک بدۆزێتەوە بۆ قەیرانەوە لەناوە خۆی تورکیا کە تووشی بووە دەبێت شەڕێک دروست بکە ئەو شەڕۆژ لەگەڵ کورد بێتن بۆ لەگەڵ کورد ئەوە پرسیارە سەرچەکەیە ینی تۆ سەیر بکە هەموو ئەو بەرنمەی تورکیا لە ماوەی ڕابردوودای نابوو لە بۆ ڕۆژهەڵاتی ناوەڕاست بەگشتی و سووریا بە تایبەتی وەکو زۆنی یەکەمی کارەکانی دەبێنێت بربەستێکی زۆر گەورە لە بەرامبەری داهەیە ئەویش کووردە لە ڕۆژئاوای کوردستان ئەمە بەشێکیان. بەشی دووەمیان ئەو خۆ بەڕێوەبەریە دیموکراسی کە کورد لە ڕۆژئاوای کوردستان دروستی کردووە نموزەجێکە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست تاوەکو ئێستا نەبووە. ئەمە خەمێکی گەورەی داوە بە تورکیا کە بیر دەکاتەوە ڕۆژ بە ڕۆژ ئەو خۆ بەڕێوەبەریەی کورد لە ناوچەکە بە هەماهەنگی لەگەڵ هەموو نەتەوەکانی تری ناوچەکە کورد و عەرەب و کریستیانەکان وای کردووە وەجهێکی نێودەوڵەتی بدات بەو خۆ بەڕێوەبەریە یاخود هەرێمی باکووری سووریا لە بەرامبەردا شتێکی تر کە تورکیا لە سەرەتادا بە بیرکردنەوەیکی قوڵ بۆی نەچوو بوو ئەویش ئەو پەیوەندەی کورد لە ڕۆژئاوای کوردستان لەگەڵ ئەمریکا و هێزە نێودەوڵەتیەکان تورکیا پێیوا بوو ئەو پەیوەندەی نێوان ئەمریکا و هێزە نێودەوڵەتیەکان پەیوەندێکی کاتیە بۆ کۆتایی هێنانی داعشە بەڵام کە ئێستا دەبینین داعش کۆتایی پێهاتووە پەیوەندیەکانی ڕۆژئاوای کوردستان یاخود کانتۆنەکانی ڕۆژئاوای کوردستان چۆتە قۆناغێکەوە کە هەموو دنیا چاوی لەوەیە کڕۆکی دیموکراسیەت لە ڕۆژئاوای کوردستانەوە بپەڕێتەوە بۆ هەموو ناوچەکانی تری بەڵام بە شێوازێکەوەن لەسەر ئەو هێرشەی سەر ئەفرین بێدەنگیان هەڵبژاردووە بە شێوازێک بێدەنگن بەرامبەر و کۆمەڵکوژەیە کە خەڵکی مەدەنی دەکرێت هاوکاریەکی ئەوتۆی خەڵکی مەدەنی ناکرێ ینی هەڵوێستێکی جددی نیە ئەنجومەنی ئاسایش کۆ نابێتەوە بڕیارێک بدە ئەی ئەمەیان چۆن هەڵدەسەنگێن ینی ئەمەیان ناکۆک نییە لەگەڵەوەی کە بۆ ڕێزە دەیڵی کاگەندرێن ئەوەی کە جەنابەت پرسیارەکەی دەکەی دوو بەشە یعنی دەبێت ئێمە بگەڕێنەوە ئەوەی بەشی ڕۆژهەڵاتەکەی و بەشی ڕۆژئاواکەی لە ڕۆژهەڵاتەکەی مەبەستم تورکیا و رووسیا و ئێران و دەوڵەتە عەرەبیەکانە بەش ڕۆژئاواکەی ئەمریکا و یەکێتی ئەوروپا و وڵاتە هاوپەیمانەکان تۆ سەیر بکە هەموو دەستگاکانی نێودەوڵەتی دەستگایەکی بیرۆکراتینە هەمیشە سیستەمی بڕیاردان سیستەمێکی هێواش و لەسەر خۆیە یعنی ئێستامە ڕۆژی دێمە
ڕاستە ئەوەی کە جەنابەت باز دەکەی کۆمەڵکوژی تێدا کراوە لە عەفرین پێویستە زووتر بڕیارداندا بەڵام کڕۆکە سەرچێکە بریتی نییە لە کورد بریتە لە تورکیا تۆ سەیر بکە بۆچی کۆمەلگای نێودەوڵەتی بە تایبەت ناتۆ یاخود ڕۆژئاوا ئەمریکا بە تایبەتتر بێدەنگە لە بەرامبەرەوە لەبەرەوەی پێیان وایە ئەگەر ئێستا زەختێک بکەنە سەر تورکیا وەکو دووەم گەورە هێزی ناتۆ گەورەترین هێزی ڕۆژهەڵاتی ناوەڕاست کە ئەندامە لە ناتۆ لە دەستیان دەچێت و دەچێتەوە باوەشی بەشە ڕۆژهەڵاتەکەی کە رووسیا نی ئەگەر تەمەشا بکەین لە دوای ساڵی 1990 تاوەکو ئێستا هیچ کاتێک رووسیا ئەوەندە بەهێز نەبووە لەوەی کە دەسەڵاتی لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە بێت و بتوانێت گۆڕانکاری بکاتن ینی ئەو پەیوەندەی نێوان رووسیا و تورکیا و ڕۆژئاوا پەیوەندیەکی سیاسی عسکەری ئابوووریە هەر یەک لە ڕوانگەی خۆەوە بیرکردنەوەیکی جیاوازیە ئەگەر بێت و رووسیای باز بکەین بە نمونە وەربگرین بۆچی رووسیا لە ڕۆژئاوای کوردستان ماوەیەک پێش ئێستا وەکو هێزێک بەرگری لە ڕۆژئاوای کوردستان دەکرد یاخود یارمەتی کانتۆنی ئەفرینیدا ئێستا وازی هێنا رووسیا لەو نێوەندە سێ ئامانجیەیە لە ڕووی ئەسکەریەوە دەیەوێتن تورکیا وەکو دووەم گەورە هێزی ناتۆ دەربێنێتن لە ناتۆ بیخاتە ژێر هەیمەنەی خۆیەوە لە ڕووی ئابووریەوە گەورەترین لایەنی ئابووری لە نێوان تورکیا و رووسیا بریتە لە هێلی گاز کە ئەمە کڕۆکی بابەتەکەی رووسیا چاوپۆشی لە زۆر باش ڕۆژئاوای کوردستان کردووە زۆر باشێت بە ڕێزگرایی سپاسە دەکەم باشە هەڵبەتە زۆر چالاکی هەن بۆ ئەفرین هەم لە ناوەوەی وڵات هەن لە دەرەوەی وڵات هەم تەنانەت ئەو گەلانەشی کە لە دووری کوردستان وەکو ئەمریکای لاتین و وەکو وڵاتانی کەنەدا و ئەمریکاوانە چالاکی هەن بۆ ئەفرین کۆما جڤاکێن کوردستان کەجەکە بەڕاگەندراوێک ستایشی کردوون سپاسی کردوون بە ئەو لە دوانە بزانین کەجەکە چی زیاتری و تۆ پاشان دێمەوە گفتوگۆی زیاتر لەگەڵ بەڕێستان و هەروە میوانی بەڕێزیشمان لە مۆسکۆ دەکەین کە هیوادارم پەیوەندیەکە لەگەڵی گرێ بدرێ بەڵێ بینەرانی بەڕێز ئاوسڕۆکایەتی کۆنسەی بەڕێوەبەری کۆما جڤاکێن کوردستان کەجەکە ستایشی خاوەنداریکردنی گەل لە بەرخودانی ئەفرین دەکا و ڕایگەیاندووە بەرخودانی ئەفرین هەموو کوردی گەیاندە لای یەک و جەخت دەکاتەوە ئەو ڕۆحیەتی یەکێتی نەتەوەیەی بە بەرخودانی ئەفرین لە باشووری کوردستان دروست بووە زۆر گرنگە. ئەمڕۆ هاوسەرۆکایەتی کۆنسەی بەڕێوەبەری کۆما جڤاکێن کوردستان کەجەکە لەبارەی چالاکی و پشتیوانەکان کە لە سەرتاسەری کوردستان و ئەوروپا و جیهان بۆ بەرخودانی ئەفرین ئەنجامدران ڕاگەندراوێکی بڵاو کردەوە. کەجەکە ڕایگەیاندووە بەرخودانی ئەفرین هەموو کوردی گەیاندە لای یەک وای کرد کە هێزە دیموکراتی خوازەکان پێکەوە هەنگاو بنێن هەستانەوە لە بەرامبەر داگیرکاری لە سەرتاسەری جیهان هێز و مۆڕاڵی بەخشیە بەرخودانی ئەفرین هاوکات ڕوحیەتی یەکێتی نەتەوەیی کە بەرخودانی ئەفرین لە باشووری کوردستان دروستی کرد زۆر گرنگە گەلەکەمان لە باشوور بە جۆش و مۆڕاڵێکی زۆرەوە خاوەنداریان لە بەرخودانی ئەفرین کرد ئەوەش هەم بۆ بەهێزکردنی یەکێتی نەتەوەیی هەم بۆ خاوەنداریکردنی هەموو کوردان لە بەرخودانی ئەفرین زۆر گرنگە کەجەکە ئاماژەی بەوەش کردووە ئەو خاوەنداریکردنە ئەو ڕاستیەی سەلماند کە هێرشەکانی سەر ئەفرین هێرشە بۆ سەر دەستکەوتەکانی هەموو پارچەکانی دیکەی کوردستان گەلی کورد دەوڵەتی تورک وەک سەرکێشی دوژمناتیکردنی کوردان دەبینێت دروستبوونی ئەم هۆشیاریەش بۆ پاراستنی هەموو دەستکەوتەکانی گەلی کورد لە سەرتاسەری کوردستان گرنگە هەڵبەت ئەم هۆشیاریەش پێشتر لە کاتی داگیرکردنی کەرکووکدا هات بۆ ئاراوە هاوسەرۆکایەتی کۆنسەی بەڕێوەبەری کۆما جڤاکێن کوردستان کەجەکە تیشکش دەخاتە سەر چالاکیەکانی هەندەران بۆ ئەفرین و ڕایگەیاندووە دوای ئەوەی گەلی کورد لە ئەوروپا و سەرتاسەری جیهان هەستانە سەر پێ ئیدی گەلی کورد بەرخودێری ئەفرین ئەو هێزانەی کە لەوێ ئەرکی پاراستنی ئەفرینیانە لە ئەستۆیا بۆ ئەوەی ببنە وەڵام دەرەوەی ئەو پشتیوانیانە دەبێت بە معنەویات و باوەڕ بەخۆبوون و هێزێکی زیاترەوە ڕوبەڕووی هێرشی سوپای تورک و چەتەکانی ببنەوە. بەڵێ ئێستا دەچینە خزمەتی میوانێکی دیکەی بەڕێز کە لە سەرەتادا ئاماژەمان پێدا لە مۆسکۆ لەگەڵماندا بەڕێز ئەردەڵان لەتیف ئەندامی ژووری پەیوەندیەکانی بزوتنەوەی گۆڕان بەڕێز ئەردەڵانم کاتت باش زۆر بەخێر بن بۆ بەرنامەی تایبەتی ئەفرین. زۆر سپاس دەم باش سپاست دەکەین. سەرەتا ئەمەوێت بزانم کە ئەفرین بە چ شێوازێک لە رووسیا باسی لێوە دەکرێت لە محافلی سیاسی هەروە لە ڕای گشتی و بە تایبەتی تریش لە میدیاکاندا.
زۆر سپاس سەرەتا سەری ڕێز و نەوازش درود بۆ قوربانیان و شەهیدانی بەرخۆدانی یەکینەکانی پاراستنی گەل. لە ڕاستیدا لە رووسیا وەک ئێوە دەزانن رووسیا خۆی لایەنێکی سەرەکیە لە سووریا، بۆیە ڕاگەیاندنەکانی رووسیا بە شێوەیەکی گشتی ئەو پیتە و گرنگیان بە تەداخلی جێشی تورکی نەکردووە بۆ ئافرین، ئەوەندەی زیاتر لە تۆڕە کۆمەڵایەتیەکان مقۆمقۆی خەڵکو و هاوڵاتیانی ڕووسی و ناوەندە ئەکادمیەکانی جوڵاندووە. ئەوەیە پێیان وایە کە رووسیا یان دەسەڵاتی رووسیا لەوانەیە خوێندنەوەی باشی نەکردێ بۆ پەیوەندی کە لەگەڵ تورکیا بەستوویەتی لەسەر حسابی نەتەوەی کورد لە سووریا لە ڕۆژاوا. هەروە کاکرن دەرباسی کرد رووسیا دەیەوێت بەو ڕێپێدانەی تورکیایان بەو ڕێخۆشکردن و بێدەنجی خۆی لە تەداخلی تورکیا ئێوێ هەم سیستەمی بەرگری ئێستارسەد بە تورکیا بفرۆشێ و هەمیش لە ناتۆ دووری بخاتەوە. بەڵام ئەکادمیستانی رووسیا بەگشتی پێیان وایە ئەمە خوێندنەوەیەکی نادروست و ناواقعیە، هەمان ئەو خوێندنەوەیە کە لە شەستەکان و حەفتاکان یەکێتی سۆڤیەت هەیبوو بەرامبەر بە تورکیا لە شەڕی ساردا. ئەو کاتە هیچ سوودێکی لە تورکیا نەبینی، ئێستاش بە هەمان شێوە وایە، چونکە تورکیا لەبەر نزیکبوونەوەی لە رووسیا نییە کە دەیەوێ تەداخل بکە یان سیستەمی سەربازی لەگەڵ رووسیا گرێ بدا، بەڵکو مەترسی لەسەر یەکپارچەیی ئەو وڵاتەیە کە ئێستا پێوترێت تورکیا بەهۆی سەقامگیری و بەرفراوانبوون و بەهێزبوونی پێگەی کورد لە ڕۆژاوا، چونکە ڕۆژاوای کوردستان هەم سنوورێکی دوور و بەردرێژی هەیە لەگەڵ باکووری کوردستان، هەمیش پەیوەندی کۆمەڵایەتی بەهێز هەیە لە نێوان هەردوو پارچەکانی کوردستاندا. بۆیە بەڕای شارعی رووسی ئەوەندەی ئاگادار بین، پێیان وایە کە نابێت رووسیا یان دەسەڵاتی رووسیا لەوە زیاتر بێدەنجی بنوێنێ بۆ ئەوەی ئەو کارەسات و ڕووداوانەی کە لە کوبانێ ڕوویاندا لە ئافرین دووبارە نەبنەوە. پێم وایە پاش کۆنگرەی سوچی پێدەچێ هەم نێوەندە نێودەوڵەتیەکان و هەمیش رووسیا ئەو بێدەنجەی کە ئێستا هەیەە بیشکێنن سەبارەت بەو تەداخل و بەو شەڕە گەورەیەی کە لە پرەنسیپە قانونی نێودەوڵەتیەکانیش دەرچووە لە بەکارهێنانی ناپاڵم و تیارە و تۆمپ و ئەوانە بێدەنجەکەیان بشکێنن. لەگەڵمانە بمێنەرەوە دووبارە دەگەڕێمەوە لای بەڕێزت. بەڵام لە کوردستان بە تایبەتی لە باشووری کوردستان چالاکی بەرفراوان هەن بۆ ئافرین، هەڵبەتە کەجەکەش ستایشی کردبوون. ئەمڕۆ بە تایبەتی لە سلێمانی چالاکیەکی زۆر مەزن ئەنجامدرا و چەند چالاکیەکێوێ دەبین پاشان دێمەوە خزمەتی بەڕێست و کاگڕنج دەرگراوی. بەڵێ بینەرانی بەڕێز لە سلێمانی سەرجەم پێگاتەکان بۆ خاوەنداریکردن لە ئەفرین ڕژابوونە سەر شەقامەکان بە یەک دەنگ، بە یەک ڕنگ، بە یەک پارچە لە دژیە و هێرشانە وەستانەوە پەیامیشان بە ڕژێمی تورکیادا کە ئەفرین تەنها نیە سلێمانی و باشووری کوردستانی لە پشتە. هەڵبەتە لە ناوەندی ئیدارەی گەرمیان لە هەولێر، لە شارەزوو، لە چەندین شوێنی دیکە چالاکی هاوشێوە بەڕێوە چوون. یەک بەیەکی ئەو شەهیدانەی کە گیانە بەخشن لە پێناوی ئەم وڵاتەیە. ئێمە لە باشوور وەک ئەرکێکی ئەخلاقی و مرۆیی نیشتیمانی بۆ ئەم مەبەستە کۆمەڵی چالاکوان و ڕۆژنامەنووس و پارێزەر و کەسایەتی سیاسی بە هەموو ڕەنگەکانەوە دەستەیەکمان ڕاگەیاندووە بە ناوی دەستەی پشتیوانی لە ئەفرین. ئێمە کوژنانی گەنجی تێکەشەر و کۆمەڵی گەنجانی وڵات پارێزی کوردستان هەستین بە هەڵدانی چادر بۆ بەڕای دوو ڕۆژ لە شاری قەڵازە بە پشتیوانی لە ئەفرین و ئەمڕۆ چادرەکەمان هێنا بۆ ئێرە بەردەوامی
سواز بۆ کە خەڵک دڵخۆشە پشگیری خۆی دووپا دەکات لە هەر شوێنێک و لە هەر شارێکی ئەم کوردستانە بێ ئێمە لە خزمەتیان ناوین. پەیامی گەلی کورد ئەوەیە هەمومان دەوڵەتی داگیرکەری تورک دەست لەو کارە هەڵگرێت لەبەر ئەوەی ئەتا گەریلایەک لە شاخەکان بێ خاچی کوردستان ناکەوێتە ژێر دەستی هیچ داگیر. ئەم ji tevahî mavxwazên cîhanê re dibêjin bila xwe li hember vêyekê bêdeng nekin û rûperan li ser van komkujiya netewînin. Bi awayekî lez vê dagêrkeriyê têxin lêpirsînê mafê vî gelî bi dadgehan jî were. کاگڕژدەر ئەو چالاکیانە بەڕاستی مرۆڤ دەیانبینێ شادمان دەبێ ینی لە دۆخێکدا کە هێرش لەسەر ئافرین هەیە مرۆڤ غەمگین دەکا بەڵام دیسانیش مرۆڤ دڵی بەوە خۆشەکە یەکێتی نەتەوەی پێگات و ئافرین هەمومانی لە دەوری یەک کۆ کردوەوە ناکۆکیەکانی وەلاوەنەوە بەڕێز چی دەڵێ بە تایبەتی ئەوەی سلێمانی کە ئەمڕۆ دەیان هەزار کەس لەوێ بەشدار. ڕاستیەکەی کاگەندرێن گەلی باشوور زۆر لە جاران زیاتر هەستی نەتەوەی بەرز بووتەوە بەڵام ئەوەی ئێستا دەیبینین لە باشوور بۆ ئافرین دەیکەن جاری دووەمە لە مێژووی 50 ساڵی ڕابردوو شتێکی وا بکرێت. جاری یەکەم بۆ هەمان مەبەز بوو بۆ ڕۆژ ئاوای کوردستان بوو بۆ کۆبانێ بوو بە جاری دووەم بۆ ئافرین دەکرێت. ئەمە بە کورتەکەی ئەوە دەردەخاتن گەلی کورد بەبێ بیرکردنەوە و لە بیرروڕا سیاسەت جیاوازیەکانیان هێزە سیاسەکانیش لە پێناو خاک و نەتەوەی کوردستان خۆیان بە خاوەن دەزانن. جگە لەوەش ئەگەر سیر بکەین لە باشووری کوردستان و بەتایبەت لە سلێمانی ئەوەی کە جەنابەت باست کرد ئەمڕۆ وەکو پشووی لێهاتوو و یەکەم جارە لە بەشێکی تر بۆ لە بەشێکی کوردستان ڕێپێوان یاخود چالاکی بۆ بەشێکی تری کوردستان بکرێتن وەکو پشووی فەرمی لێبێتن هەموو ئیدارەی سلێمانی ڕایگەیاندبوو کە هەر کەسێک دەتوانێت نەچێتەوە سەرکارەکانی سزاژ نادرێت ماڵوێستێکی جوامێرانە. بەڵێ بێگومان ئەمە مەبەستم ئەوە بوو کە باسی بکەم بۆ یەکەم جارە شتێکی وا لە باشوور دەکرێتن یاخود لە بەشێکی کوردستان دەکرێت بۆ چالاکی بۆ بەشێکی تر ینی بە کورتەکەی دەرخەرەکە ئەوەیە گەل بەبێ جیاوازی خۆی بە خاوەنی هەموو بەشەکانی کوردستان دەزانێت نزیکبوونەوەی گەل بۆ دروستبوونی یەکێتی نەتەوەی زۆر بەهێزترە لە نزیکبوونەوەی نێوان هێزە سیاسیەکان کە من بڕوام وایە گەلی باشووری کوردستان جیاواز لە هێزەکانی هەنگاوێک بەرەو پێشون بۆ یەکێتی نەتەوەی لە هێزەکان. باشە بەڕێز زەردەڵان لەتیف بەڕێستان چی دەڵێن سەبارەت بۆ چالاکیانە و پشتیوانیانەی کە بۆ ئافرین ئەنجام دەدرێن مرۆڤ چۆن لێکیان بداتەوە ئایا گەلی ئەمە گەشتۆتەوە ئاستی وشیاریە بەرزەی کە ئیتر دژمنان نەتوانن زەفەری پێبرن بە پروپاگەندەی جۆراوجۆر کە ئەمڕۆ دەیان دەستگای میدیایی و ڕاگەاندنی و سوسیال میدیا هەن لە خشتەی بەرن. ڕاستیەکەی دەنگدانەوەیەکی زۆر کاریگەری هەبوو تەنانەت بەسەر ناوەندی سایت و سوسیال میدیای رووسی بە تایبەتی سوسیال میدیای ڤێکێ لە رووسیا ئەمڕۆ تەنانەت پێگەبە ناوبانگەکانی رووسیش لەو سایتە وێنە و سلۆڤان و کورتە ڤیددیۆی ئەو خۆپیشاندانانەی ئەوروپا بە تایبەت میونخ و ئەوانەیان دانابوو وەکو تەنزیش بۆ دەسەڵاتی رووسی نووسی بوویان لەلایەک داعشێک داخلی سووریاکەی و لەلایەکیش کۆنگرا بەستی لە وڵاتی خۆت بۆ پێکینان و کۆکردنەوەی ڕاجیاوازەکان. بگومانی تێدانە ئەو کۆدەنجی و ئەو ڕێپێوانە جەماوەریانە کاریگەری زۆریە بێ لەسەر ناوەندەکانی بڕیاری جیهانی بە تایبەتی ئەگەر دیقەت بدەین ئەمڕۆ ئەو ڕیپۆرتاژەی کە ڕۆژنامەوانە بریتانیەکە بڵاوی کردوێتەوە بێ جیاوازی هەموو وڵاتانی دنیا کۆپی پێستیان کرد و بڵاویان کردەوە لەو ڕەشە کوژی و کۆمەڵ کوژی و دەست نەپاراستنی هێزی تورک لە بەرامبەر ژن و منداڵ و خەڵکی سڤیل. بەڕای من ئەوە کاردانەوەکانی زیاترە بنایندەیەکی نزیک هاوشان لەگەڵ بەردەوامی خۆراگری یەکینەکانی پاراستنی گەل. باشە من دێمەوە خزمەتت باسی سوچیت کرد هەڵبەتە ئەمڕۆ بەستراوە بەڵام زۆرێک لە پارت و لایەنەکانی بەناو ئۆپۆزیسیۆنی سووریا هەروەها خۆبەڕێوەبەری دیموکراتی باکووری سووریا ڕۆژاوای کوردستانیش بەشدار نەبوون لەو کۆبوونەوەیە فەڕەنسا و ئەمریکا هەروەها چەند لایەنێکی دیکە و تویان ئێمەش بەشدار نابین تەنها چەند لایەنێک کە گرێدراوی زیاتر ئێران و رووسیا و
سووریا و تورکیان بەشدار بوون راپۆرتێکمانەیە پاشان دێمەوە گفتوگۆی لەسەر دەکەین لەگەڵ بەڕێزتدا بەڵێ بینەرانی بەڕێز بەڕێوەبەرایەتی خۆسەری دیموکراتی باکووری سووریا لەسەر چۆنیەتی بەڕێوەچوونی کۆبوونەوەی سوچی ڕەخنەی لە رووسیا گرتووە ڕایگەاندووە رووسیا لەلایەکەوە ڕێگا بە تورکیا داوە هێرش بکاتە سەر عەفرین لەلایەکی دیکەشەوە خۆی وەکو سەرپەرشتیاری چارەسەری قەیرانی سووریا نیشان دەدا ئەمە و ئەمریکا و فەڕەنسا و بە ناو ئیتیلافی نیشتمانی سووری هەیئەی تەنسیقی سووریا ڕایان گەیاندووە بەشداری سوچی نابن. کۆبوونەوەی سوچی وڵاتی رووسیا کە رووسیا سەرپەرشتی دەکا و ئێران و تورکیاش بەشداری کارای تێدا دەکەن ئەمڕۆ دەستی بەکارەکانی کردووە بەڵام بەبێ ئامادەبوونی ئەمریکا فەڕەنسا و بەشێکی گەورەی ئۆپۆزیسیۆنی سووریا لەوانەش بەڕێوەبەرایەتی خۆسەری دیموکراتی باکووری سووریا بە ناوی تیلافی نیشتمانی سووری و هەیئەی تەنسیقی سووری ڕاگەنرا کۆبوونەوەکە 2 ڕۆژ دەخایەنێت و باز لە چارەسەری گوایە پرسەکانی سووریا دەکرێت. لە سەر مژارەکە بەڕێوەبەرایەتی خۆسەری دیموکراتی باکووری سووریا لێدوانێکی داوەڕای گەیاندووە هەرچەندە ئێمە لە پێناو بەرژەوەندیەکانی گەلانی سووریا تێدەکۆشین کەچی هەمیشە لە گفتوگۆکانی ئاشتی سووریا دوور دەخرێنەوە وا وێناش دەکرێت کە هیچ پەیوەندیەکمان بە بارودۆخی سووریاوە نییە. وێڕای ئامادەباشیمان بۆ بەشداریکردن لە کۆبوونەوەی سوچی دەوڵەتی تورک بە یاریکردنی رووسیا ئاستەنگی دروست کرد هاوکات بە مبارەکبایی رووسیا ئەمڕۆکە تورکیا هێرشی ڕندانە دەکاتە سەر گەلەکەمان لە عەفرین بەوەش پرسیار لەسەر جدیەتی کۆبوونەوەی سوچی بۆ چارەسەرکردنی قەیرانەکانی سووریا دێتە ئاراوە کاتێک کە خەڵکی عەفرین بردومان دەکرێن مەحاڵە لە وەها کۆبوونەوەیەکدا ڕێگای چارەسەری بدۆزرێتەوە. ئێمە وەک بەڕێوەبەرایەتی سیاسی باکووری سووریا بە پێداگیریەوە ڕایدەگەێنین کە وەکو لایەنێکی چارەسەری ئامادەین بەرپرسیارەتی وەرکەکانمان جێبەجێ بکەین و بە هیچ شێوەیە قبوڵ ناکەین مەرجی پێشوەختمان بەسەردا بسەپێنرێ بڕواییمان بە چارەسەری ئاشتیانە هەیە و پشتگیریشی لێ دەکەین بەبێ ئەوەی کە دەوڵەتی تورک دەستی تێوەربدە. داوا لە رووسیاش دەکەین کە بە دووفاقی هەڵسوکەوت لەگەڵ ئەو بابەتەدانەکە لەلایەکەوە بەڕاشکاوانە پشتگیری دەوڵەتی تورک بکە کە بە فڕۆکە و هەموو جۆرە چەکێک پەلاماری گەلانی سووریا بدە بەڵام لەلایەکی دیکەوە بێت و بانگەشێوە بکە کە هەوڵی چارەسەری لە سووریا دەدا. هەروە ناشێک گەلی کورد عەرەب هەروە ئێزیدی کریستیانی و عەلەوی ڕوبەڕووی شەڕی پاکتاوکردن بکرێنەوە گەلەکەمان لە عەفرین کراوە بە قوربانی ڕێکوتنە سیاسەکان کەچی دێن و وانیشان دەدەن کە ئامانجیان پاراستنی بەرژەوەندی گەلی سووریایە بەڵام لە پێناو چارەسەریەکی ڕووکەشانەدا بەشێکی ئەو گەلیان کردوتە قۆچی قوربانی ئەوەش وا دەری دەخات کە هیچ ڕێگایەکی چارەسەری ڕاستەقینە بەدی ناکرێ جگە لەو چارەسەریەی کە بەسەر گەلەکەدا دەیسەپێنن لە دەستگاکانی ڕاگەاندنیشدا بانگەشەی بۆ دەکەن و ئامانجەکەیان تەنها پاراستنی بەرژەوەندیەکانی خۆیان و چەواشەکاریە. بەڵێ دەچمەوە خزمەتی بەڕێز ئەردەڵان لەتی ڤەندامی ژووری پەیوەندیەکانی بزوتنەوەی گۆڕان لە مۆسکۆ لەگەڵماندایە لە دوانەکەت بیست دەروە هەڵوێستی خۆسەری دیموکراتی باکووری سووریا کۆمنتت چیە لەسەرەوە و پێشت وایە سوچی تا چەندە دەتوانێت لەم بارودۆخەدا بەم شێوازە کردچووکاڵی کە لە بەشداری هەیە بتوانێت سەرکەوتن بەدەست بێنێ. ڕاستەکەی کۆنگرەی سوچی پێش دەستپێکردنی و یان پێش ڕێککەوتنی تورکیا و رووسیا لەسەر ئەفرین دەنگۆیەکی زۆری لە ناوەخۆی رووسیا و میدیا رووسیەکان هەبوو تەنانەت لەسەر ئاستینی و دەوڵەتیش گرنگی پێدرا بەڵام لە پاش ئەم ڕێککەوتنەوە وەک ئەوەی ئاماژەکان دیارن لە سەرەتاوە وا پێشبینیەکرێت کە کۆنگرێشی شکست خواردوو بێ چونکە رووسیا چەند ئامانجێکی هەبوو یەک لەوانە گواستنەوەی ئەو دانیشتانە یان کۆتایی پێهێنانی دانیشتەکانی ئەستانە بوو وەکو ڕۆژئاواییەکان پێیان وایە کە ئەو بەدیلی دانیشتەکانی جنێفە هەروەها پێی وا بووە توانێت لەسەر یەک مێز دەسەڵاتی حکوومەتی سووریا و تورکیا گفتوگۆ پێ بکە بەڵام لەوەشیان سەرکەوتوو نەبوو بۆیە لە سەرەتا بڕیار بوو کۆنگرەکە 2 ڕۆژ بێت بەڵام ڕاستیدا ئێستا 1 ڕۆژە کۆنگرەکە وەکو ئەمڕۆ لە ئاژانسی تاس و سپۆتنیکی رووسی باسی لێکرا کە زۆر بەکەمیش باسەکری وەکو خۆدزیینەوەیەک ئەگەر بیرتان بێ لە کات سەردانی بەشار ئەسەد زۆر گرنگی پێدرا کە کۆنگرەی سوچی پێویستە بڕیاری تێدا بدرێت
بەڵام ئەمڕۆ دیمیتری بیسکۆف وتەبێژی کرملین وتی هیچ بڕیارێکی لێ نادرێت چونکە بڕیاردان لە دۆخی ئێستای سووریا قورسە. هەروەها نوێنەری تایبەتی پۆتین ئەلێکساندەر لاڤێرنیتیڤ باسی لەوە کرد کە ئەمریکا و فەڕەنسا کە بەشداری ناکەن یان ئەو هێزانەی ئۆپۆزیسیۆن هێز سەرچەکانی ئۆپۆزیسیۆن بە کورد و بە سووریای ئازاد ئەوانە کە بەشداری ناکەن گرنگی کەم نابیتەوە لە کۆنگرەی سوچی چونکە کۆنگرەی سوچی بەدیلی کۆنگرەی ژنێڤ نییە. بەڵام لە ڕاستیدا ئەوەی کە ئێستا رووسیا بە ناوی کۆنگرەی سوچی دەیەوێ بڕیار لە چارەنووسی داهاتووی سووریا بدا هیچ دەرەنجامێکی نابێت چونکە ئەوانەی لەسەر ئەرزی واقع لە سووریا وجودیان هەیە بەشداری ناکەن لەوانە کانتۆنە کوردیەکان هەروەها سووریای ئازاد و چەندانێکی دیکەی نزیک لە سعودیە و ئەوانە هیچ بەشداری ناکەن تەنانەت ئەو وڵاتانەشی کە بەشدارن وەکو چاودێر سعودیە و مصر و عێراق و کازاخستان تەنانەت سعودیە و مصر و عێراق لەسەر ئاستی هەموو پێشبینیەکرێت لەسەر ئاستی باڵۆزەکانیان بەشداری بکەن. ئەگەر بیرتان بێ پێش ئەوەی شەڕی عەفرین ڕوو بدە وەزیری خارجی عێراق بڕیاریدا بخۆی بەشدار بێ بەڵام ئێستا بەشدار نابێ. جگە لەوەش ڤلادیمیر پۆتین لە خشتەی بەرنامەکانی خۆی پێشتر ئەو ڕۆژانەی کۆنگرەی سوچی هەبوو بە بەتاڵی بوو بەڵام ئێستا کارەکانی پڕ کردوتەوە بۆ بانگەشەی سەرۆکایەتی و هەڵبژاردننی خۆی. واتە لە ئێستا ئاماژەکان وا دیارن وەکو ئەمڕۆ ماریا زاخارۆفا وەڵامی ڕۆژنامە ئەوروپایەکانی دایەوە کە ئەمڕۆ وا بڵاو بووە کە هەر تەعاروفی نێوان لایەنەکان بۆوانەی لە کۆنگرەکە میوانن ڕۆژنامە ئەوروپیەکان وایان بانگەشە کردووە کە بەیانی ختامی خوێندراوەتەوە کەچی بڕیاریشە سبەی کۆنگرەکە بکرێت. بۆیە کۆنگرەی سوچی هیچی ریشی نابی چونکە لەبەرەوەی سووریا دۆخەکەی شلۆختر بوو لەگەڵ تەداخلی تورکیا. بێدەنجی هێزە ڕۆژ ئاواییەکان بە تایبەتی ئەمریکا و بریتانیا و UN زیاتر مەترسیە لەسەر ئەو پێکدادانە و نزیکبوونەوەی نێوان سنووری کەمبوونەوەی سنووری نێوان جەیشی ئەمریکی و تورکی و هەروەها بەریەکەوتن لەگەڵ ڕووسەکان. بۆیە پێم وایە ئەو بێدەنجیە پاش کۆنگرەی سوچی کۆتایی پێدێت. وڵێ باشە بەڕێز زەردەڵان لە تیڤەندامی ژووری پەیوەندەکانی بزوتنەوەی گۆڕان لە مۆسکۆی رووسیاوە زۆر سپاسی بەڕێزت دەکەین. سپاس بۆ هەموو ئەو زانیاریە و شرۆڤە و ڕاوانەی کە بەڕێزت لەم پەیوەندیەداکردنت. کاتێک خۆش بۆ بەڕێزت. کاگڕنج بەڕێزت لە چۆن لە سوچی دەڕوانی سوچی دەرەنجامێکی هەیە؟ بەر لە دەرەنجامەکەی ئەگەر تەمەشا بکەین بەشدار نەبوونی ئەوە هێزە ڕۆژئاواییەکان و ئەو هێزانەی کە بە واقعی لە ئەرزی واقع وجودیان هەیە و کاریگەریانی لە ڕۆژئاوای کوردستان ئەمە ئەوە دەردەخاتن یەکەم کاردانەوەی نێودەوڵەتی و ناوخۆیی سووریاش دژی رووسیا و تورکیا کراتە. وەکو کاگەردەلان باسی کرد پێشبینی دەکرێتن دوای سوچی کە کاردانەوەی زۆر زیاتر بکرێتن لەبەرەوەی تورکیا و رووسیا بە شەڕکردن رووسیا بەکشانەوەی لە ڕۆژئاوای کوردستان و تورکیاش بە هێرشکردنە سەرخاکی وڵاتێکی تر یاخود بەزاندنی سەروەری وڵاتێکی تر کاردانەوەی یەکجار زۆری لێ دەکرێتەوە. بەڵام وەکو لە پێشتر باسم کرد کاردانەوە نەبوو تاوەکو ئێستا لەبەر بوونی بیرۆکراتیەتی دەستگا نێودەوڵەتیەکان و وڵاتان و بەژەوەندی وڵاتان لە ناوچەکە. ئەگەر لەبیرت نەچێتن ئەوەی لە رووسیا ئێستا دەگوزەرێ بریتینی لە کۆتایی پێهێنانی شەڕ لە سووریا بریتە لە بەدەستکەوتنی دەستکەوتی ئەو هێزانەی بازاریکردنی خۆیانە چوارچێوەیەکە مەعاملە دەکەن دانوستانە. بێگومان هەر هێزێک لەو هێزانە دەوێت زۆرترین کاریگەری هەبێتن لە سووریای نوێ. ئایا ئەو سووریایە چۆن دەبێت چەند بەژەوەندی ئەوی تێدا دەبێت. بەڵام گرنگترین شتێک کە ئەمڕۆ ڕوویداوە ئەویش کاردانەوەی نێودەوڵەتی و کاردانەوەی هێزە ناوخۆیەکانی ڕۆژئاوای کوردستان بەرامبەر کۆبوونەوەکە نا بەرامبەر بە پلانەکەی رووسیا و تورکیا. بێگومان ئەو کۆبوونەوەی وەکو کاک ئەردەلان باسی کرد لە سەرەتادا زۆر بە گرنگی باز دەکرا بەر لە هێرش بۆ سەرافرین. بەڵام ئەگەر ئێستا سەیر بکەین هیچ گرنگێکی ئەوەی نماوە کە ئینسان بتوانێت شرۆڤەی بۆ بکات و زیاتر لە سیرکردن و گرنگیدان بە کۆنگرەکە
بریتە لەو کاردانەوەی بەرامبەر بە کۆنگرەکە کراوە. زۆر باش هەڵبەتە لە وڵاتانی ئەمریکای لاتین چالاکی بۆ کۆبانیە بۆ چەند دیمەنێک لەوێش دەبینی پاشان دێمەوە خزمەت. بەڵێ بینەرانی بەڕێز لە ئەمریکای لاتین هەڵبەتە لە زۆر شوێنی دیکە چالاکی بۆ ئەفرین ئەنجام دەدرێن بەشێک لەو چالاکیانە ببینین کە لە ئەرجنتین و بۆلیڤیا و چەند وڵاتێکی دیکە لەوێ ئەنجام دراون. Artillería pesada y misiles contra la población originaria de Afrin, mayoritariamente kurda, y las más de 400.000 personas de distintas etnias que fueron acogidas como refugiados de la guerra en Siria. ¡Vos sos el terrorista Erdogan! ¡Fascista! ¡Vos sos el terrorista Erdogan! ¡Fascista! ¡Vos sos el terrorista! ¡Fascista! ¡Vos sos el terrorista Erdogan! Todos los detenidos desaparecidos en el mundo presente, ahora y siempre. De esas mujeres de Afrin con los fusiles dispuestas a defenderse del ataque genocida. Escúchelo bien, embajadora, porque en Argentina sabemos bien si es recién el dictador Erdogan. Dictador, porque esta es la embajada de una dictadura. ¡Fascista! ¡Vos sos el terrorista! ¡Erdogan! ¡Fascista! ¡Vos sos el terrorista! ¡Erdogan! ¡Fascista! Inocentes en el territorio de Afrin. La lucha del pueblo kurdo es una lucha por la liberación y es en contra. ¡Resiste! ¡Mi pueblo te abraza! ¡Afrin! ¡Resiste! ¡Mi pueblo te abraza! Y de sus aliados sirios. Por ello, el cantón había sido el refugio de centenares de miles de desplazados por la guerra. Es necesario denunciar el comportamiento vergonzoso de todas las potencias y países que permiten... بەڵێ ئەوە ئەگەر لە وڵاتانی ئەوروپا وڵاتانی دیکە وەکو کەنەدا و ئەمریکا بڵێن کوردی لێ خۆ لە ئەمریکای لاتین کوردی لێ نیەوانەی کە لەوێ چالاکیەکان ئەنجام دەدەن بۆ ئافرین خەڵکی ڕەسەنی وڵاتانن بەڕێزت چۆن لەو چالاکیانە دەڕوانی ئەوە یەکێکە لەو کاریگەریانە ئەنتەرناسیۆنال بوونی ئەم ڕووداوەیە کە جاران ئەگەر بتوانرایە لە وڵاتی خۆپیشاندانێک بۆ ڕووداوێکی کوردستان کرابایە زۆر ئەستان بەڵام ئێستا دەبینین کورد گەویشتۆتە بۆ ئاستەی خەڵکی بیانی دێن خۆپیشاندانی بۆ دەکەن هەموو ئەو خۆپیشاندانانەی کە لە وڵاتە جیاجیاکان دەکرێن دوو مەسازی زۆر سەرەکیمان پێ دەڵێتین ئەویش ئەوەیە یەک خەڵکی ئەو وڵاتانە وشیارترن لە حکوومەت و بیرۆکراسەتی حکوومەتەکانیان دوو هێزەکانی ئەو وڵاتانە زیاتر گرنگی بە قەزیەی کورد دەدەن وەکو قەزیەک لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست کە سەرچاوەی ینی بە کورتەکەی کێشەی کورد لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست چارەسەری هەموو کێشارەکانی ڕۆژهەڵاتی ناوەڕاستە ینی بەبێ کێشەی کورد ئەو کێشانەی ترەڵبەتە من زیاتر پێم وایە پرسی کوردە تا کێشە چونکە کێشەکە دەوڵەتەکان دروستیان کردەوە پرسی کورد بێگومان مەبەستم لە کێشەی کورد ئەوەیە دۆزی ڕەوای گەلی کورد ئەگەر ببینین یعنی سیر بکەین لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست گەلێک نزیکەی 100 ساڵ وڵاتەکان چەوساندویانێتەوە بەڵام ئێستا ئەم گەلەکانی چاردەورەی خۆشی هێناوە بە پێشی خستونەوە وڵاتەکەی پێبەڕێوە دەبن ئەمە کاریگەریەکی زۆر گرنگە دوو کە زۆر گرنگتر لەوەیە دیموکراسیەتی ڕاستەقینە ئەگەر لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست بچەسپێ کورد پێشڕەو دەبێت تێدا وە کێشەی ڕۆژهەڵاتی ناوەڕاست بە چارەسەرکردنی دۆزی ڕەوای کوردە لەو ناوچەیەدا بەڵێ باشە دوو لە دوانمانەی هەڵبەتەی مەلا بەختیار بەرپرسی دەستەی کارگەڕی مەکتەبی سیاسی هەروە وشار عەبدوڵڵا ئەندامی ئەنجومەنی نوێران لەسەر بزوتنەوەی گۆڕان مەلا بەختیار وتوویەتی دەوڵەتی تورک هێرشەکانی بۆ سەر ئەفرین هیچ پاساوێکیان نییە دەبێت لە بەرامبەریاندا وڵاتانی زلهێز بێدەنگی بشکێنن هەروە وشار عەبدوڵڵاش ڕایگەیاندۆ پێویستە عێراق بە وردی ئاگاداری پلانەکانی تورکیا بێ هەوڵەکانی تورکیا چ لە سووریا و چ لە باشووری کوردستان و عێراق و چ لە ناوچەکە بۆ ئەوەیە جارێکی دیکە ئیمپراتۆریەتی عوسمانی زیندوو بکاتەوە ئەفرین شارێکە لە 2014ەوە ڕزگار کراوە تا ئێستا دەوڵەتی تورکیا ئەڵێ هێرشەکە بە ناوی چڵە زەیتونەوەکە بەڵام 10 ملیۆن درەختی زەیتون لە ئەفرین هەیە ڕۆژانە 70 تا 80 فڕۆکەی تورکیا
و بە سەدان تانک و ناقیلەی تورکیا و تۆپی تورکیا دارزەیتون شەیی دەکەن لەوێ داواکەین بە زووترین کار شەڕەکە ڕابوەستێ بە زووترین کات گفتوگۆ دەست پێ بکرێ و دەوڵەتە گەورەکان نابێت دەستە پاچە بوەستن لە ئاستی ئەم هێرشە کە هیچ پاساوێکی نییە. عەفرین شارێکە لە 2014ەوە ڕزگار کراوە تا ئێستا. دەوڵەتی تورکیا ئەڵێ هێرشەکە بە ناوی چڵە زەیتونەوەکە بەڵام 10 ملیۆن درەختی زەیتون لە عەفرین هەیە ڕۆژانە 70 تا 80 فڕۆکەی تورکیا و بە سەدان تانک و ناقیلەی تورکیا و تۆپی تورکیا دارزەیتون ئەجەنداکانی تورکیا بێ و بە تایبەتی ئەجەنداکانی ئەردۆگان کە لە ڕاستیدا ئەو چاوی لەسەر ویلایەتی مووسڵە و سەرەتای ئەم ئەجەندا تەوەسوعیەشی یاخود ئەو ئەجەندایی کە ئەیەوێت دەسەڵاتی خۆی لەم مەنتیقەیەدا فراوان کە بە مبارەکردن و بە هاوکاریکردنی لەگەڵ داعش دەستی پێکرد و لە ئێستاشدا ئەوەی کە لە عەفرین ڕوو ئەداوە هەموو ئەو سیاسەتانی ئەردۆگان لەم ناوچەیە کە جێبەجێ دەکرێن بەشێکە لە ئەجەندایەکی فراوانخوازی کە پێویستە حکوومەتی عێراقی ئاگاداری بێت. لەو بەیاننامەیەدا دەوامە لەوە کردووە کە لە ڕاستیدا پێویست حکوومەتی عێراقی لە ئێستادا لەبری ئەوی بیر لەوە بکاتەوە یاخود تەنانەت گفتوگۆی ئەوە بکات لەگەڵ لایەنی تورکی گفتوگۆی ئەوە بکات کە ئۆپەراسیۆنی هاوبەش لەسەر سنجار یان لەسەر قەندیل یان لەسەر هەر شتێکی تر بە پاساوی ڕاوەدونانی هێزەکانی پەکەکە ئەنجامدان لە ڕاستیدا پێویستە داوا لە حکوومەتی تورکیا بکات کە هەموو ئەو معسکرانەی کە لە سەرخاکی عێراقیەتی بە تایبەتی لەو ناوچانەی کە ژێر دەسەڵاتی پارتی دیموکراتی کوردستانە لە نەوەتەکانی سەدەی ڕابردوو ئەو معسکرانە کە ژمارەیان نزیکەی 20 معسکەرە پێویستە عێراق بەڕەسمی داوا لە تورکیا بکات کە ئەو معسکرانە چۆڵ بکاوە دوور بکەوێتەوە و خاکی عێراقی بەجێ بێڵێ لەو ئەجەندا فراوانخوازیی کە ئەردۆگان لە ناوچەکەدا بەگشتی هەیەی تاوان بێگومان لە ئێستادا ئەردۆگان و دەوڵەتی تورکیا کۆمەڵێک سیاسەتی فراوانخوازی لێ کاتە هەیە خۆتان دەزانن کە ئێستا لە عەفرین سیاسەتێکی دژمنکارانە بەرامبەر بە خەڵکی مەدەنی خەڵکی بێلایەن منداڵ پیر بەتەمەن بەڕێوە دەباوە لە ماوەی ئەم ئۆپەراسیۆنانی کە لەسەر عەفرین کردووەتی خەڵکێکی زۆر زۆر بۆ قوربانی و لە هەمان کاتدا ئێستا لەگەڵ جانبی عێراقی لە دواسەردانی وەزیری خارجیەدا هاتووە گفتوگۆی کردووە لەسەرەوەی کە ئایا یەخود ئیمکانیەتی ئەوەی کە عێراق ئۆپەراسیۆنێکی هاوبەش لەگەڵ تورکیا بۆ سەر سنجار و ئەو ناوچانە بەڕێوە ببە ئێمە ئەمڕۆ بە فەرمی ئاگادارمان کردوونەتەوە لەوەی هەڵەیەکی استراتیژیک گەورەیە و پێویستە عێراق بە بەردەوامی ئاگاداری ئەجەندا فراوانخوازیەکانی تورکیا بێت. بەڵێ کاگڕەنج لە یەک خولێکدا ئەگەر شتێک ما بێ بیڵێ ئەوەی ماوەتەوە تەنیا ئەوەیە ئەگەر سیر بکەین تورکیا لەم هێشانەی دە ڕۆژی ڕابردوو هێشتا دەرئەنجامی شەڕەکە کۆتایی پێ نهاتوو بەڵام ئەوەی کە ئێستا هەیە دوو دەرئەنجامی زۆر گرنگ کە یەکە بە بەرژەوەندی کوشکاوتەوە ئەویش ئەوەیە یەک ئەو کۆنگرەی سووسی کە ئەمڕۆ کراوە لە ڕووی نێودەوڵەتیەوە هەموو ئەجێندای رووسیا و تورکیایان زۆر بێ ئەهەمیەت کرد و لە ڕووی هەرێمیشەوە ئەو خەونە گەورەیەی کە تورکیا هەیەی بریتە لە زیندووکردنەوەی سوڵتانیەتی عوسمانی سونە هێزەکانی هێزە سونیە وڵاتە سونیەکانی ڕۆژهەڵاتی ناوەڕاستیش لە ئێستادا دژی ئەو شوێنی نەکەوتن و تەنانەت دژی ئەم هێرشەی لەشکەکێشەی تورکیانە بۆ سەر وڵاتێکی تر لە هەمووشی گرنگترەوەی کە من پێم وایە تا ئێستا زۆر فۆکسی نەخراوەتە سەر ئەویش بریتە لەوەی لە چەند ڕۆژی داهاتوویان لە ماوەی داهاتووی نزیک سنوور بەزاننی وڵاتێک یاخود پێشەرکردنی سەروەری وڵاتێکی تر ئەوە دەبێت بە یەکێک لەو خاڵە جەوهریانەی کە کورد دەتوانێت کاری لەسەر بکە و بەرامبەر بە بەو لەشکرکێشی و جینۆسایدەیە کە لە ڕۆژئاوای کوردستان کردوویەتی بەکاری بێنێت و هەم بۆ ئەوەی کورد پێگەی خۆی بەهێز بکاتن و هەمیش بۆ ئەوەی ئەو لەشکرکێشەی تورکیا لە ئاستە نێودەوڵەتەکەی فراوانتر باسی بکرێت و بگەێنێت بە هەموو شوێنە. بەڵێ باشە بەڕێز ڕەنجدەر گراوی چالاکی سیاسی و مەدەنی زۆر زۆر سپاست دەکەم هەروە زۆر زۆر سپاسی میوانی دیکەی بەڕێزمان دەکەین ئەردەڵان لە تیڤ ئەندامی ژووری پەیوەندیەکانی بزوتنەوەی گۆڕان کە لە مۆسکۆ لەگەڵماندا بەشدار بوو زۆر سپاس بۆی و بەڕێزیش بینەرانی عزیز کە تام ساتانە لەگەڵماندا بن تا بەیگەشتنەوەیەکی دیکە شاد و بەختەوەر بن شەو و شەوگارتان خۆش بێت.